سڵاتان لە بێتەوە کاتتان باش ئەمڕۆ لە نێو ئاپۆڕای خەڵکی هەڵەبجەم لێرە خوپشاندانێک ساسکراوە بۆ پشتیوانیکردن لە کوردانی ڕۆژ ئاواوی لە پشتی منەوە دیارە کەمێکی تر ڕێپێوانەکە دەست پێەکە ئەمەوێت قسە لەگەڵ مامۆستاوە زێر بکەم کایەکێکە لە ڕێکخرانی خۆپشاندانەکە بزانم ئامادەکاریەکانی ئەوان ئەمڕۆ چۆنە لێرە مامۆستاگیان. سڵاتان لێ بێمە جاری یەکەم نیە لە شاری هەڵەبجە خۆپشاندانەکرێ بۆ بابەتێکی نیشتیمانی بۆ بابەتێکی ئەڵبەت لە ڕابردووە هەم بۆ یادەکانی 16 سێ هەم دوایش بۆ شنگال هەم بۆ کۆبانێ هەم بۆ ئەفرینیش ئەنجام درراوە ئەم ڕۆژاوە ڕوبەڕووی بەڕاستی ڕەنداترین تاوانە بێتەوە کە سووریا عەرەبی دەرهەقێکا بۆ ئێمە ژۆک و هەڵەبجە ئەمڕۆ دوای چەندین خۆپشاندانی تر کە بۆ ڕۆژاوە ئەنجام درراوە ئەمڕۆ کاتەکەمان گۆڕیەوە بە دوای نیمەڕۆ باڵێن سەر لە ئێوارە هەوڵین ڕۆژانە چالاکیە بێ شتەوێ لە پارێزای هەڵەبجە وەکوی کە ئێمە کوردین هەمومان یەک پارچێنە هەمومان یەک ڕۆحین بەڵام لە ڕابردوو لە مێژووە کرایمە چەند پارچەیەک و بەڵام ێسێەوە تا ڕوون بووە کە ئێمە یەک پارچین یەک جەسەین یەک ڕۆحین یەک هەناسە هەڵەبژین یەک دڵمان هەیە. بێژی بەرخۆدانی ڕۆژاوە بێژی بەرخۆدانی ڕۆژاوە کینە ئەس کینە ئەس کینە ئەس کینە ئەم. بەڕاستی ئەمڕۆ لە شاری هەڵەبجە خۆشەوی سێم جارە کە ڕێپێوانێکی جەماوەری ئەکرێت بەدڵنیایەوە بەندە لە هەرسێ بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم کە بەشدار بم لەگەڵیا بۆ پشتگیری کوردانی خۆشەویست لە ڕۆژ ئاوا بۆ براکانمان بۆ شەرەڤانان کە لەوێ بەڕاستی توانی ویانە هەڵوێستێکی مەردانیان هەبێت و گیانی خۆیان کردو دە قوربانی لە پێناو خاکە لە پێناو نیشتیمانەکەیانە ئەوەی گرنگە بۆ ئێمە بتوانین پشتیوانیان لێ بکەین و هەر خۆشبەختانە ئەوە لە ئەمڕۆ دوو ڕۆژیشە هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەکی پێداویستی ناو شاری هەڵەبجە خۆشەویست ڕاگەیەندراوە ئەوەش هەر ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی واجبمانە لەسەر هەر تاکێکی کورد نەک هەر هەڵەبجەی لە هەر شوێنێک بێت کە بتوانین پشتگیری و هاوڕابین لەگەڵ ئەو خەباتەی کە بەرخۆدانی شەرەڤانان و براکانمان لە بەرەکانی جەنگە ئەکرێت. هیوادارم بە زووترین کات کۆتایی پێبێت بەسە بۆ جەنگ بەشە بۆ کوشتن بەسە بۆ سەرما بەسە بۆ ڕەخبوونەوەی مناڵ لە بەفرا خۆتان ئەزانن کە ئێستش زۆر بەداخەوە کە ئاو هەوا لەم کاتەیە کە زۆر ساردە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە چەند مناڵێک بەداخەوە ئەوە ئەتوانم بڵێم ئازارێکە کە هەر نتوانین هەرگیز لە یادی پێین کە ئەو مناڵانە چۆن لە سەرما ڕاببوونەوە. هیوادارم وڵاتانی زلهێزی گەورە نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی عەرەبی بەڕاستی سووریا بۆ خۆی وڵاتێکی عەرەبیە بەشێکی بەتەکید خاکی کوردستانە زۆر گرنگە کە ئەو وڵاتانی کە نێودەوڵەتین و کە ئەتوانم بڵێم هێزی گۆڕانکاریان هەبێت لە گۆڕانکاری سیاسەکانی جیهانە تەداخلی ڕاستەوخۆ بکەن بۆ کۆتایی هێنان بەم جەنگە. کوردەکرێ و بە یەکدەن هەمومان یەکەین بۆ کوشتنی ڕۆڵەی کوردان بە پەرۆشن خاوەنی هەمان مەرامن کوتکە سەگی بەجێماوی دوای ئەسەد و شاو سەدام یەکە گەلی کورد یەکە. ئەوەی لە پشتی منەوای بینن گڕوتینی جەماوەری خەڵکی پارێزگای هەڵەبجەیەکە ئەمڕۆ لێرە لەم ڕێپێوانە ئامادەم بۆ بەشداریکردنیان لە ئەم ڕێپێوانەکە بۆ پشتگیریکردنە لە ڕۆژ ئاوا لە کوردان لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ جیاوازی ئەمڕۆ هەمویان لێرە کۆبوونەتەوە لا گەورە لە بچووک لە مناڵ هەمویان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و باوتنەوەی دروشمی کوردستان بەشدارن لەم ڕێپێوانە.
كردستانیان نەمان یان کوردستانیان کۆمەیەکی نێودەوڵەتی هەیە هەمومان گلەیمان هەیە هەمومان دڵمان پڕە بەس لەپاڵ دەرسەکەوەمان لەپاڵ پشتیوانیمان بە کۆمەکی مادیش هاوکاری ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ لە پایتەختی ئاشتیەوە لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە وەکو هاو خەمێک وەکو هاو سۆزێک بۆ براکانمان لە ڕۆژاوە ئەم ڕێپێوان و ئەم خۆپیشاندانە دەستی پێکرد ئەمە دووەم و سێم و وە کۆتا خۆپیشاندان و کۆتا ناڕزایەتی نابێ و کۆتا پشتیوان نابێ بۆ براکان و خوشکەکانمان لە ڕۆژاوە کوردستان یەک جەستەیە هەر بەشێکی ئەو جەستەیە یان هەر ئەندامێکی ئەو جەستەیە نەخۆش بکەوێ یان ئازارێکیە بێ سەرجەمی جەستەکە هەستی پێەکە لەبەرەوەی ئەمەش بەشێکین لە کوردستانی گەورە هەست بە ئێش و ئازارەکانی ڕۆژاواکەین بە تایبەت هەڵەبجەی پایتەختی ئاشتی کە خۆی هەمیشە لە ئازار و لە مەعانات و لە کێشە و لە ناڕەحەتی و لە چەوسانەوە و لە کیمیاباران نابووە بۆیە ئێمە زیاتر لە هەموو شوێنەکانی تر هەست بە و بەشەی کوردستان نەشت بۆ ئەندامەی تری جەستەمان دەکەین کە ڕۆژاوایە کە لە چ ناڕەحەتی و لە چ ناخۆشیەکایە بۆیە سەرکەوتن هەر بۆ کوردە و ئێمەش پشتیوانە ڕۆژاوای خاکی کوردستان سڵاو سڵاو بەشەربان پارێزەری نیشتیمان بۆ برایانمان لە ڕۆژاوا دەرەبڕین کە ئەمە لاوازترین کاری کورد کە ڕۆژایەک مەسیحی و یەهودی و عەرەب و کورد و چەرکەسی لە ناوچەکە ڕزگار کرد ئەوەی ئەمڕۆ ئەو شانازی پێوەکات مێژوویەکی ڕەشی هەیە لە تاریخی ئیسلامیدا نەک لە تاریخی ئەمەدا ڕۆ بکە ئیمتحانی فاینەڵیشم هەیە بەس لەبەرەوەی من ئافرەتم ناتوانم بڕۆم بۆ ڕۆژئاوا ئەی ناتوانم بێم بۆ ئێرە پشگیریان بکەم هەر چۆنێک بێ هەر کەسێک لە ماڵە دانیشتو بابێ پشگیریان بکە هەر چۆنێک بێ چۆنێک بێ شوێنێک هەر دەگرێ بۆ ئەوان سوودێکی هەر هەیە لێرەم بۆی پشگیری خوشک و براکانم بکەم لە ڕۆژئاوا شانازیان پێوە دەکەم شانازی بە ئافرەتەکانمانەوە دەکەین کە لەوێ بەرخۆدان دەگەن هەموو شتێکە ئەم یەکبوونەی کورد دەرگای هیوا کاتەوە بۆمان ئەگەر لایەنە سیاسیەکان بە هەند وەری بگرن و پرۆژەی بەهێز و گشتگیری نەتەوەی بخەنە ناو هەڵوێست و گەرم و گوڕیەکانی نیشتیمان پەروەرانی ئەم خاک و وڵاتە کەنەوەکانیەتی لێرە